کارەکەی دیارە من لە 2008ەوە بۆ خۆم باخی زەیتونەوەیە کە زەیتونەکەم پێگەیشت نەمدەزانین چی لێ بکەم دەمدا بە خەڵکو و دۆست و برادر و ڕەفیق و ئەوانە دانویست خۆشیکەن نادەزانی خۆشیکەن هەمووی بەدارەکەیەوە دوای لە نەتیجە سیز دەبوو دوای دەکەوت حەزوو خەسار دەبوو دوای کە بیرم کردەوە هەم سیرم کرد باقی جێگزار زۆر لە ناوچەکەیدایە و ئەوەی تازە پێگەیشتەوە لە داهاتوشدا پێدەگاویت ماوە پێویستی بەکارگەیەکی لەو شێوەیە هەیە کە بتوانانی بۆی بەرهەمی زووتارەکانەوەی کە باخی زەیتونیان هەیە بەرهەمەکانیان ئیسفادەی لێ بکەن و بەکەڵچیان بێ من بیرم لەوەی کردەوە کە کارگەیەکی لەو شێوەیە بێنم هەم بتوانم خزمەتێکی باش لە ڕووی گەشەپێدانی کەرتی کشت و کاڵ و بە تایبەتی کەرتی کشت و زەیتون گرنگیشی باشی پێ بدەم و هەستم کردووە کە فەراغێک هەیە لەو مەجالەدا بیرم لەوە کردەوە کە کارگەیەکی لەو شێوە دانیم تا ئێمە شەو ڕۆژ دەتوانین تا لە 20 تا 24 دەتوانین بیکەین بە زەیت بەدڵنیاییەوە ئێستا ئەم کارگەیە من دەتوانێت تەزویدی هەموو سنووری دەڤەری ڕاپەڕیم کە هیچ زەیتێکی بیانی بە تایبەتی زەیتەوەی کە بەکاری دێنن زەیتی زەیتون بەکاری دێنن پێویستیان بە زەیتی دەرەوە نەبێت. هەز دەکەم ئێستا لە ساڵانە 200 تا 300 تەن هەبێ بەرەو زیادبوونیش دەچێت لەبەرەوە زۆر لە باخەکان ئەم ساڵ و ساڵە ترەوانە لە گەشەکردندان و بەرهەمیان دەبێت نەخێر حکومەتی چاوکاری خەڵک ناکە لە هیچ وارەکە خاوکار نابێت بەڵکوگە بۆیان بکری کێشش بۆ دروست دەکەن بەڵام خەڵکێک هەیە لەنێو حکومەتدا بەڕوعیی نیشتیمانی و بەردرسۆزی لەو باردە هاوکارن و دەستی هاوکاری بۆ دروست دەکەن ئەوانە وەکو کەس بەڵام وەکو سیستەم ئەوانە پێم وانی هیچ شتێکە بێ بۆ دامی لەم جۆرە پرۆژانە کەم تا کورتێک خەڵک سەردان دەکات لەبەرەوەی ئێمە تازەینە هەموو خەڵک نەیزانیوە دووش جارێ ماوێتی بۆ زەید لە 15 بۆ بەرهەمێنانی زەید ئەو ئێستا شتێکی کەمکەمەیە خەڵکێکەیە 500 کیلۆ دێنە تەنێک دێنێ و لە دوای 15 هەز دەکەم ئەوەی باشمانە بێ خەڵکیی باش سەردانمان بکە و بەرهەمێکی باشمانە بێ.